سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش. بیلاڕۆفم کاتی ئابووریە. ئەم ئێوارەیە ئەم بابەتە ئابووریانەتان بۆ باسەکەم. حکومەتی هەرێم بۆ بەغداد پابەندی لێکتێگەیشتنەکە بوون و موچەی مانگی 6 و 7 بۆ هەرێم خەرج بکەن. عێراقیش بەپێی بڕیارەکەی 7 تەمووز داوای نەوتی هەرێم دەکات. بەهای دیناری عێراقی دابەزی و $100 بوو بە 140,000 دینار. بەهۆی بەجێگیریێشتنەوەی نرخی سوودی بانکی ئەمریکاش بەهای یۆرۆ و پاوەند دابەزین و ئیندێکسی دۆلار بەرز بوو. ئەمریکا سزای بەسەر ئیمپراتۆریەتێکی گواستنەوەی و فرۆشتنی نەوتی ئێران سەپاند. بەهۆشیەوە بەهای تمەن ئێرانی بەرامبەر دۆلار دابەزی و بردیەوە خانەی 9 ملیۆن تمەن. نرخی زەوی و خانوو یەکەی نیشتەجێبوون لە هەرێم دابەزیوە. بەشێک لە شارەزایانی بازاری خانوبەرە دەڵێن لە کاتی قەیرانەکاندا بازاری خانوبەرە دەرفەتێکی باشە بۆ وەبەرهێنان. پانزە ڕۆژ بەسەر بڕیاری 550 ئەنجومەنی وەزیرانی حکومەتی فیدراڵ تێپەڕی. تەنها 120 ملیار داهاتی نانەوتی هەرێمی کوردستان ڕادستی بەغداکرا و بەغدادیش تەنها موچەی مانگی ئایاری بۆ هەرێمی کوردستان نرد و دابشکرا. بەپێی وتەی بەرپرسانی هەردوو حکومەتی هەولێر و بەغداد بێت لەم چەند ڕۆژەیە کە قسەیان کردووە کێشە لە لێکدانەوەی وردەکاری و جێبەجێکردنی بڕیارەکەدایە کە بە بڕیاری 550 لە 7 تەمووز کە دەرچووە. حکومەتی هەرێم داوای موچەی مانگی حوزەیران و تەنانەت 7 شەکات. بەغدادیش بە گومانەوە لە نێتی هەرێم ئەڕوانێ بۆ ڕادەستکردنی نەوتی هەرێم و چاوەڕێیە ئەو بڕیارەی کە یابێتی وەکو خۆی جێبەجێک. لەوەی هەرێم داوای موچەی 6 و 7 دەکات، عێراقی ژەڵێ نەخێر بانەوت بگات، موچە خۆرانی هەرێمی کوردستان بوونەتە قوربان. منیش لێرە ئەمڕۆ زۆر بە وردەکاری باسی بڕیارەکەی حکومەتی عێراقتان بۆ بکەم و بەپێی بڕیارەکە چارەنووسی موچەی مانگی 7 و 6 چیان بەسەرێ بە ئێوەیەڵم. هەڵبەت ئەمەی کە منیڵێم پەیوەستە بە بڕیارەکەەوە، چونکە هەندێجار لە عێراق دوور لە یاساکان لە بڕیارەکان لە ئیمزاکانی خۆشیان قەرارەت. بەڵام وی کە لە بڕیارەکە هەیە و حکومەتی عێراق تا ئێستا سوورە لەسەروی کە ئەبێ جێبەجێیکە ئەم بابەتێت. تەمەن بڕیارەکە لە 7 حوتی 2025 دەرچوو. ئەمڕۆ پێنجشەمەیە، پێنجشەمەی پێشوونا پێشووتر، واتەوە 2 هەفتە تێپەڕی بەسەر بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراقا سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکانی هەرێم بەغداد بۆ نەوت داهاتی نانەوتی هەروەها بۆ موچەی هەرێمی کوردستان. چی ئەڵێ لەبارەی نەوتەوە؟ بڕیارێک یاخود ئەوەی کە عێراق ئیمزای کردو لە ئەنجامی لێکتێگەیشتنی هەردوو لە باس لەوە کات کە 280,000 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان کە بەپێی داتاکانی هەرێمی کوردستان خۆی بەرهەم هاتووە ڕادستی عێراق بکرێت. لەم 280ە 230,000 سۆمۆ هەناردەی کاگەرنەی کا وەزارەتی نەوتی عێراق خۆی بەکارێنێ، 50,000 لە ناوخۆی هەرێمی کوردستان ئەمێنێتەوە بۆ بەکارهێنان. لەسەر پێدانی شایستەی کۆمپانیەکانیش بەپێی هەموار یاسای بودجێ عێراق ڕێکەوت. ئەمە لە بابەتی نەوت. بەڵام دواتر هێرشی درۆنی کە سەر کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان. ئەم هێرشانی کانە سەر کێڵگە نەوتیەکان بڕی بەرهەمێنانی نەوتی کەم کردەوە دای بەزان. بەشێک لەو کێڵگانە وەستاون لە کارکردن بەپێی دوایین قسە و باس کە لەبارەیەوە کرا، باس لەوە کرا کە 110,000 بەرمیلێک شتێکی لەو بابەتە یاخود 80,000 بەرمیل نەوت بەرهەمێنانە بەپێی داتای جیاواز کە لەو بارەیەوە خێتە ڕوو کە 50,000 بەکار بێ بۆ هەرێم، 35,000 36,000 بچێتە بۆریەکەی هەرێمەوە بچێت بۆ بەندەری جەیهان. عێراق لەسەر ئەو بنەمایش مانگی 5 بۆ موچە خۆران نرد کە ئێستا باسیەکەم. یەک لەسەر داهاتی نەوتی. داهاتی نانەوتی بەپێی ڕێکەوتنی عێراق و هەرێم یاخود ئەو بڕیاری عێراق یا دروستتر وا بێڵێن، چونکە هەرێمەڵێ دوایی دەستکاری کراوە ئەوەی کە من ئیمزام کرد ئەوە نەبووە. بەپێی بڕیارەکەی حکومەتی عێراق ئەڵێ لە داهاتی نانەوتیە سەرەتا حکومەتی هەرێم 120 ملیار دینار داهاتی نانەوتی بیاد بە بەغداد وەکو بەشی یەکەم، دواتر بۆ مانگەکانی تر
لیژنەیەک پشکی فیدراالی لە داهاتی نانەوتی هەرێمی کوردستانێک لاکات و ئایا 120 200 150 80 هەرچەند هەیە اینجا من ئەو پارەیە وەرەگرم تا ئێستا ئەمە نەکراوە کاتە بۆ مانگی 6 حکوومەت یارم 120 بنێرێ مۆزوع نیە چکە عێراق نەیوتۆ بۆ مانگ وتێتی بۆ مانگی 5 تەنها 120 وەرەگرم دوایی ئەبێ ئەو لیژنەیە پێداچوونەوە بەوە شاوە بکات چکە لەسەر بنەمای 3 ساڵ کە داتامان لە هەرێم وەرگرتووە بێ داهات یەکلاکەینەوە کە ئەوانەڵێ 200 ملیار بۆیە چاوەڕێی لیژنەکەن قەرار بینە سەر هەندێک تەوەری تر کە لە ڕێکەوتنەکەی یاخود بڕیارەکەی عێراق هەیە کە لە هەفتەی حەوت دەری کردووە لایەنی کتت بریتێ لە چی لە تەوتینی موچەخۆرانی هەرێمی کوردستان لیژنەیەک دروست بکرێت لە عێراق بە سەرپەرشتی عێراق و لە هەرێمی کوردستان بۆ تەوتینەوەی کە موچەی هەرێم فەرمانبەران و موچەخۆران بکرێت بە بانکی ئیتر دادگای فیدراالی دوو بڕیاریشیاوە الله ئەعلەم نازانم عێراق کامیانی لا قبوڵە بێ جۆرێک مەتاتی تایە بۆ لەم خاڵیان ڕوونی کردایەتەوە ئایا بانکە حکومیەکانی عێراق یا ئەو بانکانی کە بانکی ناوەندی دانی پیان ناون چکە گەروانە بێ ئەوەی یەکەمیان بێ هەژماری من قبوڵ ناکرێ ئەوەی دووەمیان بێ هەژماری من قبوڵەکرێ لەنەوە ڕۆژان بابەتەیەک لاکەنەوە و ئیتر لە دوای ئەوە کەس نەتوانێت بێ بانک موچە وەربگرێت خاڵی کتر بریتی بوو لە چی بریتی بوو لەوەی کە چارەسەری تاوابوونی پشکی هەرێم لە بوجە بکرێت لە هەرێم عێراقی تۆ پشکی هەمووی پێدراوە هیچ 3 ساڵەکە پارەت نەماوە نەوتم بیتێ و نەمەیتێ داتی نەوتیم بیتێ و نانەوتیشم بیتێ بیتونیت من پارەت نەماوە لای من بۆ موچە بینەرم ئەڵە لیژنێک دروستەکەین بۆ چارەسەری ئەم بابەتە بزانین پێشنیاریان چییە لە ماوەی 2 هەفتەیە جا ئێستا لەسەر بابەتی 2 هەفتەش قساکەم کاکرێ ئەوە چاڵێکی گەورەی ترە خەریکە تێیەکەوی ئەمڕۆ گەشتنێتە لێوارەکەی بەیانیەکەوینە ناوی بابەتێکی تر لە نێو بڕیارەکەی حکوومەتی عێراق بریتێ لە چی نەوت ڕادەست بکرێ پاشان موچە نێردێ بۆ مانگی 5 شەروا بوو ئەو بوو فەوزاک لە هەرێمی کوردستان دروست بوو هەڵایەکی گەورە دروست بوو لەسەر ئاستی سیاسی حکومیتیان کاکە عێراقەمە توێیەکی شەڕ بێمە ئافرۆشی درۆن لە کێڵگەکانی یاوین بەرەمێنانی نەوتمان وەستاوە یعنی چی مانگی 5 ژە بێمە نەوتەکە بگاین جابینێری ئەو مانگی 5 ملیار و 120 ملیارەکە بنێرن و بەڵام بۆ مانگەکانی تر بڕیارەکە زۆر ڕوونە هەتاکو سۆمۆ لە بەندەری جەیهان نەڵێ 230,000 بەرمیل نەوتی ڕۆژانە وەرگرت بە پێی بڕیارەکە حکوومەتی عێراق موچە نانێرێ واتە ئەبێ سۆمۆ یان وەزارەتی نەوت بڵێ نەوتم وەرگرت وەزارەتی دارایی موچەی مانگەکانی تر بنێرێ لەسەر ئەو بنەمان جا ئێستا شتێک هەیە سەرنجتانی بۆ ڕاکێشم لە دوای ئەمە پێتان دەڵێم ئەویش بابەتی چییە؟ کاری لیژنە و لیژنەکاریە لە عێراق قسێکی باو هەیە لە کوردستانیش هەر خەڵک زۆر باسەکەن ئێوەش هاوڕان لەگەڵمە ئەڵێ هەر شتێ سپێردا بە لیژنە دەستی لێ پشۆ یعنی لیژنە شتێکی ئەو تۆ ناکە ئەگەر نیەتی ڕێکەوتن هەبێ پێویست بە لیژنە ناکە ئەم بڕیارەی حکوومەتی عێراق 4 لیژنەی تیا دروست کراوە کەسیانیان زۆر زۆر گرنگن لە کەی بڕیارەکە دەرچووە لە هەفتەی حەوت با بێمە ئامەیان لە هەفتەی حەوت بڕیارەکە دەرچووە بە پێی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە لە هەفتەی حەوت بە ژمارە 550 دەرچووەڵێ ئەم لیژنانە پێویستە لە ماوەی 15 ڕۆژ کارەکانیان تەواوکەن لە دەرچوونی بڕیارەکەەوە ئێوە 17 18 19 20 21 22 23 ئەمڕۆ چەنە سیوێکی مانگە 15 ڕۆژەکە تەواو بوو بۆچی لیژنەی پێویستی نەوت بۆ بەکارهێنانی ناوخۆی ئایا هەرم 50,000 65,000 60,000 30,000 ئەبێ لە 15 ڕۆژایگلایکەنەوە راپۆرت بن بە ئەنجومەنی وەزیرانی عێراق لیژنەی داهاتی نانەوتی و پشکی فیدراالی هەرێمی کوردستان چەند داهاتی هەیە چەنی باجە چەنی گومرگە چەنی کرێی کارەبایە هی ئاوە تا کۆتایی چەنی ئەمانە حەق بە عێراقە بچێتەوە بۆ غەزێنەکەی دیاری بکرێ 15 ڕۆژ کاتی درابێ لیژنەی چارەسەری تەواوبوونی پشکی هەرێم لە بوجێ عێراقەوەی کەوتمان پشکەکەتان تەواو بوو و پارەی تر نانێرین پێشنیاریان چێت چۆن نەتوانن پارەی تر بخەنە سەر حسابی هەرێم لە چوارچەوەی خەرجی فعلیە کە بەڕاستی هەنگاوێکی قورسە 5 موچە وەرگیراوە بەلایانی کەمەوە یعنی وا دای بنێ 7 موچەماوە 7 تریلیۆن دینار لە چ فەقەرێکی ناو بوجێ عێراقەوە ئەیگوازیتەوە بۆ پشکی هەرێم لە چوارچەوەی خەرجی بەکاربردن و فعلیا کە ئەمەش بابەتێکی قورسە 15 ڕۆژیانە بوو هەر سێ لیژنەکە زۆر ئەساسین ئەبێ کارەکانیان تەواو کردبێ اینجا موچەی مانگی حوزەیران و مانگەکانی تریش دێ و هەروەها لیژنەی تەوتینیش 90 ڕۆژی هەبوو ئەویش 15 ڕۆژی ڕۆشتووە خوا گەورەیە بۆ ڕۆژەکانی جاری ئەم بابەتانە گرنگ جا حکوومەت هەرێمەڵێ لیستی موچەم ناردووە لە 25 شەشەوە لیستی موچەی مانگی 6 نێردراوە بەڕێزە لە 25 شەشەوە بڵین لیستی موچەی مانگی 6 نێردراوە بۆ بەغا
لە 27 شا تەرازوی پێداچوونەوە نێرداوە خۆی با پێش تەرازوی پێداچوونەوە پارەی مانگی 6 باتە تەرازوی پێداچوونە عادەتەن کۆی خەرجەکانە کە لەو مانگا کردوتە بۆ موچە شیتیا بووە بەڵامی تر دنیا کەس بۆتەوە کێشە نیە لەم بابەتە گرنگی موچەکەی بەڵام بەپێی ئەو بڕیارەی حکوومەتی عێراق بێ بەپێی ئەو وردەکاری بێ کە باسم کرد بۆتان بەپێی ئەو لیژنانە بێ کە دیاری کرابوون لە 15 ڕۆژە جارێ بەتەمای موچەی مانگی 6 نین ئللا ئەگەر نیەتێکی سیاسی لە بەغاو لە هەولێر دروست نەبێ بۆی کەم کێشە هەلکارگینا بەپێی یاسا بێ نایەت جارێ ئەبێ نەوت بڕواکەی بیستان 230 بەرمیلەوت گەیشتۆتە جەیهان ئەم لیژنانە کاری خۆیان کردووە چاوەڕێی موچەی مانگی 6کەین ئەویش مەرج نییە کە ئیتر تاکۆتایی ساڵ کە حەوت موچە ماوە خەڵک وەری بگرێت هەمووی بێت چونکەەوە پێشتر ئەزمونمان هەیە لە ساڵی 2023 سێ موچە دواکەوت لە کۆتایی هەرسیانیان نار بوو بە موچەی 7 و 8 و 9 بەڵام 10 و 11 و 12 نەدرا ئەمە لە هەرێمی کوردستان و عێراق بەداخەوە شتێکی پێشبینی کراوە کە ڕووبات باسی چیتان بۆ بکەم بە هایدراوەکە ئەمڕۆ گۆڕانکاری لە بازارەکانی عێراق وەرێمی کوردستان ڕوویە دۆلار بەرامبەر بە دینار کەمێک بەرز بووە 100 دلار لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان گەیشتەوە 140,000 دینار ئەم نرخەی کە دۆلار تۆماری کرد دە ڕۆژە بە خۆی نەبینەوەتە دە ڕۆژە دۆلار لە دابەزی نایە هاتبوو خانەکانی 138,000 واتە 100 دلار ئەکڕی بە 138,000 دینار بەڵام ئەمڕۆ لە دوێنێەوە بەرزبوونەوەکی دۆلار دەستی پێکرۆ گەیشتەوە 139 ئەمڕۆ گەیشتە 140,000 بەڵام دواتر بەگێکی باشی دانا و هاتەوە 139 و 750 بەگشتی ئێستا تۆ بچی دۆلار کڕیلەوەی بە 140 پێت بفرۆشن بەڵام بتەوێ بیفرۆشی کابرای دوکانار لێو بکڕێ بە 139 و 750 دینار مامەڵەت لەگەڵەکە یاخود ئەیکڕێ بێگومان گۆڕانکاری زۆر لە بازارەکانی هەرێمی کوردستانەیە یۆرۆ پاوەن ئەمڕۆ داوەزینی باشیان بەخۆبینی و بەرامبەر بە دۆلاری ئەمریکی هەروەها لیرەی سووری تا ئاستێک جێگیر بوو لەبەرەوەی دینار بەرزونزمی باشێ کرد مامەڵەچەکان هەمی ڕویان کردبوو ئەوێ بازاری لیرە ئیهمال کرابوو لیرەی سووری مەبەستمە لیرەی تورکیش تا ئاستێک ئەمڕۆ جێگیرە بەراورد بە چەند ڕۆژی ڕابردوو بەڵام ئاراستەیەکی هەر دابەزینی هەیە سەرباری ئەوەی کە تمەنی ئێرانیش دۆخی باش نیە لەگەڵ هێمن کەمال پامێری کورسات نیوز لە سلێمانی لە بازاری دۆلارەکە قساکەم یاخود لە نزیک ئەو شوێنانی کە ئاڵوگۆڕی دایان تیاکرێ هێمن سلااو لێ بە بازاری ئاڵوگۆڕی دراو چیە دوایین زانیاریەکان چین بەڵێ بیلال سلااو لە تۆ سلااو لە بینەران دیارە وەک دەزانین لە سعات 5ەوە ئیتر بازاری دۆلارەکە لە شاری سلێمانی دادەخرێت کاتێک ئێمە قسە دەکەین دیارە ئەمڕۆ جیاواز لە چەند ڕۆژی ڕابردوو توانین بڵین لە 10 ڕۆژی ڕابردوو جارێکی دیکە بەهای دۆلار بەرز بۆ بەرامبەر بە دیناری عێراقی ئەمە لە کاتێکدا دوێنێ یاخۆ بڵین سەر لە بەیانی ئەمڕۆ کە بازار کرایەوە دۆلار لە 100 دلار بەرامبەر و بە 139,000 و ینی 750 دینار بە فرۆشتن بەڵام بەکڕین جیاوازتر بوو واتە لەو نرخە زۆر کەمتریش بوو بەڵام ئەمڕۆ جارێکی دیکە بەهای دۆلار بەرز بوو بەرامبەر بە دینار واتە ئەم کاتێک ئێمە قسە دەکەین 100 دلار بەرامبەرە بە 140,250 دینار واتە کەسێک ئەگەر بیەوێت دۆلار بکڕێت لە ئێسادا بە 140,250 دینارە بەڵام ئەگەر بیوێ بیفرۆشێت بە 139,500 دینارە واتە جیاوازیەکی کەمی هەیە دیارە ئەمەش هۆکاری خۆی هەیە جارێکی دیکە بەم جۆرە کە دەبینین بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەم جۆرە بەردەوام لە گۆڕاندایە بەڵام هەموو پێشبینیەکان بۆ ئاڕاستێن کە ئەگەری هەیە بەهای دینار جارێکی دیکە هەر بەرز بێتەوە لە ڕۆژانی داهاتوودا جارێکی دیکە بێتەوە خوار 140,000 دینار هۆکاری ئەوەیە کاڵێن ئەمڕۆم گۆڕانکاریانەی کە زیاتر ڕوویداوە بۆی ئەوەی کە نزیک دەبینەوە لەوەی کە حکوومەتی عێراقی کە دەستەکە بە دابەشکردنی موچە لە عێراقدا مێژێکە لە هۆکارانی کە ئەو دیناری کە لە بازاردا هەیە بە تا چۆن دەڵێ کۆ دەکرێتەوە دەدرێتە موچەی فەرمانبەرا هەندێک کات بۆی کەمی چۆنەڵی دراوی عێراقی لە بازاردام گۆڕانکاریانە ڕوودەدات و وە کاتێک کە دراو کەم دەبێ خود دیناری عێراقی گۆڕانکاریەکان بە جۆرێک دەبێت کە ئەم بەرز و نزمیە ڕوودەدادوە وا پێشبینی دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا کە جارێکی دیکە بەهای دینار بەرز بێت هۆکارێکی دیکەی کە ئەوەیە
کە زیاتر ئەم دابەزینەی کە بەخۆ بینی لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەوە بوو کە لە بازار داوای کابوو وەک شارەزایان ئاماژەیان پێ دەکرد دیناری عێراقی لە بازاردا کەم بوو ئەمە بوو لە هۆکارانەی کە جارێکی دیکە بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەرز بێتەوە بەڵام ئێستا بە پێچەوانەوە و جیاواز لە قسانەی کە ڕابردوو بەهای دۆلار بەرز بێتەوە هەتا ئەم هۆکارانە بەردەوام لە گۆڕاندەیە واوکار ڕێکارەکانی بانکی ناوەندیش ئەمەیەکی دیکەیە کە بەردەوام بەهای دینار لە بەرزبوونەوەدایەوە هەندێک کاتیش کە بەهای دۆلار دادەبەزێت هاوڵاتیانێکی زۆر ڕوو دەکەنە بازارەکان بۆ کڕینی دۆلار چکە هاتنە خوارەوەی دۆلار بەرامبەر بە دینار بۆ خوار 140,000 دینار ئەمە بە جۆرێک بوو کە هاوڵاتیان ڕووکەنە بازار دۆلار بکڕن چکە دیتر ئەوەی کە شارەزانی ئاماژەیان پێ دەکردی تر ئەگەر هەیە زیاتریش دابەزێت بەڵام تێم گۆڕانکاریانە هەر ڕوو دەدات و تمەنیش بەرامبەر بە دۆلار جارێکی دیکە چۆنەڵێ ئەویش بە هەمان شێوە ئەمڕۆ دابەزینی بەخۆ بینی بە جۆرێک کە ئەمڕۆ توانین بڵین 8 ملیۆن و 200 بە شێوەی کاش بە 100 دۆلار بووە تا 200 بۆ 300 بە شێوەی کاش لەم جۆرە نرخانەدا بووم کاتێک ئێمە قسە دەکەین پێشتر زۆر لەوە زیاتر بوو واتام گۆڕانکاریانە هەرەیە دیاریش بۆ دیارەمەش بە هۆکاری ئەوەی کە ئەو ڕێکارانە یاخود ئەو سزانەی کە ئێران سەپانی بەسەر ئێران دامە بەسەر ئەو کۆمپانیا نەوتیانەی کە نوتیان دەفرۆشکەمە هۆکارێک بوو بۆ ئەوەی کە بەهای تمەن جارێکی دیکەم گۆڕانکاریانە بەخۆ بینە گەراوکاری شمیانەکان بگوازێتەوە دەبینی ئەمە ئیتر دیمەنی بازاری دۆلارەکەیە ئیتراوەی وردەوردەوە بازار دادەخرێت بازار دادەخرێت و ئیتر ئەمڕۆ کە ئێوارەی پێنجشەممەیە ئیتر سبەینێ و دوو سبەش وەک دەزانی کە ئیتر پشووی فەرمین بانکی ناوەندیە و تا ڕۆژی یەکشەمە جارێکی دیکە بازار دەکرێتەوە ئەخۆ نازانرێت تا ڕۆژی شەمە تا ببوورن تا ڕۆژی یەکشەمە گۆڕانکاریەکان چۆن دەبێت لە بەهای دینار و دۆلارداگەر هەیە زیاتر دابەز یاخود بە پێچەوانەوە بەڵام ئەوی کە هەیە وەک دەوتێت عادەتەن لە ناوەڕاستی مانگدا ئەم گۆڕانکاریانە ڕوودەدا هەندێک کات بەهای دۆلار بەرز دەبێتەوە پێچوانەوە هەندێک کاتیش دادەبەزێ بەگشتی بیلاد ئەمە زانیاریەکان بوو سەبارەت بە بەهای دینار و دۆلار لە بازاردا ئەو کات تمەنیش بەرامبەر بە دۆلار هێمنکەوان پامێری کورسانیوز لە سنای هەربژی بەرچاوڕێکی زۆر زۆر باشیانە لەسەر بازاری ئاڵوگۆڕی دراو کە ئەمڕۆ چی گوزەراوە. ئەمریکا سزای نوێی بەسەر ئێرانە سەپاند کە ئیمپراتۆرەتێکی گەورەی گواستنەوە و فرۆشتنی نەوت دەگرێتەوە بەپێی ڕاگەندراوی وەزارەتی گەنجینەی ئەمریکا تۆڕە فراوانەکەی فرۆشتنی نەوتی ئێران لەلایەن کوڕی گەورە ڕاوێژکاری ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێرانەوە سەرپەرشتی کراوە و سوودیان لە پاسپۆرتی دۆمەنیکا وەرگرتووە. هاوکات ناوەندی کۆمپانیاکانیان لە 27 وڵاتە بووە توانیویانە خۆیان لە سزاکانی ئەمریکا بدزنەوە و نەوتی ئێران بە بڕی ملیاران دۆلار بفرۆش. جا ئێستا باسێکی سزا ئابوووریەکانی سەر ئێرانتان بووە کەم چەند سزایی لەسرە و ئەو نوێترین سزایی کە خرایە سەر ئێران چی بوو لێرە هەندێک ژمارە و داتان پێڵم. سزا نوێەکان ئیمپراتۆرێکی گەورەی فرۆشتنی نەوت و گواستنەوەی نەوتە. ئەمە سیانزەیەمین پاکێجی سزاکانی ئەمریکای لە ساڵی 2025 و دەست بەکاربوونی ترامپە خراپێتە سەر ئێران کە هەر لە ڕۆژی دەست بەکاربوونی وتی فشاری تا ئەو پەر سفر فرۆشتنی نەوتی ئێران جاسە پێدانڵم سەر ڕای ئەوەی کە سیانزە پاکێجی سزای بەسەراسە پێنراوە بەڵام فرۆشی نەوتی ئێران هەر زیای کردووە. ئەمە گەورەترین سزای ئەمریکا بوو کە شەوی ڕابردوو ڕایگەاند لە 2010 تا ئێستا واتە لە 2010 هێندە سزای گەورە نەخراوەتە سەر کەرتی نەوتی ئێران 115 کەسایەتی دامەزراوی گرتوێتەوە نزیکەی 50 کەسی ناسرا و 50 کەشتی گوێزەرەوەی نەوتی ناسا و جگە لە 15 دامەزراوی سەرۆکی لە 27 وڵات ئەم کەسایەتی و دامەزراوانە ماونەتەوە کاریان کرۆک و ناوەندی کارکردنی خۆیان بەکاریان هێناوە ملیاران دۆلاریان لە فرۆشی نەوتی ئێران دەستکەوتەوە بۆ ئێران براوەتە. هەر لەسەر بابەتی سزاکان داهاتی نەوتی ئێران لە ساڵی 2023 کاتێک بایدن سەرۆک بوو جامە ترەمپ گوێی لێمان نەبێگینا کورسات و ئێمەش بایکۆتەکە چۆ حەز ناکە وەسفی بایدنکەی لەسەر دەمی بایدن 41 ملیار دلار داهاتی نەوت بووە لە 2024 47 ملیار بووە هەر لە بایدن شاکەمێک زیای کردووە بەڵام ئەوەی کە زۆر سەیرە لە مانگی حوتە هەناردەی نەوتی ئێران بە پێی داتای وەزارەتی نەوتی ئێران 1,800,000 بەرمیل نەوتی هەناردە کردووە کەەوە بێوێنە بۆ ئاستێکی زۆر زۆر بەرزە لە دوای لابردنی سزاکانی یاخود سزا خستنە سەر ئێران لەلایەن ئەمریکاوە لە 2010 کاتێ ترمپ کشایەوە لە ڕێکەوتنی ئەتۆمی
لەو کاتەوە بە ئاستێکی زۆر بەرزەکە بە خۆی بینی بێ هەروەها دامەزراوی کیپلەریش کە دامەزراویکی جیهانیە ئەوەی بۆی دەرکەوتوتی 1,460,000 بەرمیل لەوت ئێران هەنارداکە بەڵام وەزارەتی نەوتەڵێ 1,800,000 هەندێک داتای تر هەیە تا ئێستا چەند سزا لەسەر ئێران هەیە من مەراقم بوو بە دوواداچوونم کرد ئەم ژمارەیەم دەستکەوت زیاتر لە 7,000 دۆسیەی سزای کەسایەتی و دامەزراوە بەسەر ئێرانە سەپێنراوە بە ئەمریکا بەتەنها خۆی 3,180 سزای بەسەر ئێرانە سەپاندووە بەریتانیا 2,103 سزا هەروەها سویسرا 1,016 سزا و کەنەداش 901 سزا هەندێک وڵاتی تریشی تایە کەم تا زۆرێک سزایان سەپاندووە بەڵام بیرمان نەچێ لە کۆتایی مانگی هەشت سزای زۆر قورس کەویش کۆی سزا نێودەوڵەتیەکانە بە ڕووسیا و چینیشەوە کە پێوتێ سناپباک ئەگە ئێران ڕێکەوتی ئەتۆمی نەکاتچێتە سەر ئەو وڵاتە جا با بزانین بارودۆخی ئێران چۆنە لەگە سامان سولەیمانی پەیامبەری کوردستانیش لە تاران قساکەم سامان سڵاو لێبێ دوای ئەوەی کە ئەمریکا سزایەکی گەورەی بەسەر ئێرانە سەپاند بارودۆخەکە لە ناوخۆی ئێران چۆنە شارەزایان چیڵێن حکوومەت کاردانەوەی چی بووە چ کاریگەرێکی لەسەر بازار و ناوخۆی ئێران دروست کردووە بیلال سڵاوت لێبێم کاتت باش ڕاستیەکەی ئەوەیە کە ئەبێ بڵێم ئەمریکا لە ئێستادا دوو ئامانج پەیڕەوەکە ئامانجی یەکەم درێژەی ئەو شەڕە سەربازیەیە کە لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە دژی ئێران کرا ئەو شەڕە کۆمەڵە قۆناغی هەیە بەڕاستی کە یەکێک لە قۆناغە گرنگەکانی کە پێشتریش چاوەڕوان ئەکرا دوای ئاگربەسەکە باسی لێوەکرا شەڕێکی قورسی ئابووری بوو دژی ئێران بۆ ئەوەی کە هەموو دەرگاکانی لێدا بخەن و تەنانەت لە ناوخۆی ئێرانیش بە ئیفلیشکردنێکی ئابووری ناوی لێ ئەبرێ ئەمە ئامانجێکێتی ئامانجێکی تریشی ئەوەیە کە ڕێگای فرۆشتنی نەوتی ئێران بگرێ ئەزانین کە سەرڕای هەموو ئەو گەماروانەی کە تۆ بە وردی ئاماژەت پێکرد ئەمریکا ویستویەتی ڕێژەی هەناردەی نەوتی ئێران نزیک بکاتەوە لە سفر بەڵام نەتەنها ئەمە لەسەر ئەرزی واقع ڕووی نەدا و سەرکەوتو نەبووە بەڵکو ڕێژەی هەناردەی ئێران بەتایبەت لە چەند مانگی ڕابردووە بەرزیش بووەتەوە ئەگەر چاو لەو سزانەی کە دوێشەو ڕاگەیەندرا بکەین نەزانین کە ئەو کەرتەی گرتووەتە ئامانج و ڕاگرتن و کەمکردنەوەی ڕێژەی هەناردەی نەوتی ئێران بەڵام ئەوەی کە لە ناوخۆی ئێران باسی لێوە کرێ ئەوەیە کە ئەمریکا بە درێژایی زیاتر لە 40 ساڵی ڕابردوو کۆمەڵی سزای دژی ئێران ڕاگەیاندووە کە ڕاستە کۆمەڵی زیانی بە ئابووری ئێران گەیاندووە بەڵام نەیتوانیوە ئەو ئامانجانش کە ئەمریکا ویستوێتی بیپێکێت و سەرکەوتوو بێ لە ئێستادا ئەبێ بزانین بەڕاستی دوای شەڕە 12 ڕۆژەکە بارودۆخێکی زۆر تایبەت لە ناوخۆی ئێران هەیە ئەویش ئەوەیە کە ئابووری ئێران لە زۆربەی کەرتەکانە تەنانەت کەرتە گەورەکانیشە جۆرێ چاوەڕوانی پێوە دیارە جۆری لە ڕاگیرانی پێوە دیارە زۆربەی بازاڕەکان هێشتا نەکەوتونەتەوە جموجۆڵی پێش شەڕەکەەوە تەنانەت کەرتی بیناسازی کەرتی ئۆتۆمبیل کەرتی تەنانەت ئاڵوگۆڕی درا و زێر و ئەمانش هەمووی جۆرێ لە وەستانی پێوە دیارە خەڵک چاوەڕوانن پرسیاری ئەویانەیە کە چی ڕوەدا ئەمەش وای کردووە کە لە پاڵ هەنگاوەکانی حکوومەت بۆ کۆنتترۆلکردنی نرخەکان بازار دشکردەوەی سروشتی خۆی تایسەرێک زۆر هەمووانی بە خۆی سەرقاڵ کردو ئەویش بەهای تمەنە 12 ڕۆژ شەڕی ئێران بارودۆخ لەبار نییە کێشەی کەم ئاوی هەیە قەیرانی خزمەتگوزاریە سەر و کۆمار خۆی باشکرا باسییان کە بۆ تمەن بەرامبەر بە دۆلا خۆی ڕاگرتووە چەندە بڕۆ دابەزینی هەبوو هۆکارەکان چین بیلال دوو هۆکاری سەرەکی هەیە یەکێکی ئاماژەم پێدا ڕاگیرانی بازاڕەکانە جموجۆڵی بازاڕەکانە بەڕاستی بە شێوەیەکی یەکجار زۆر لە دوای شەڕی ئێران و ئیسرائیلەوە دابەزین و ڕاگرتنێکی گەورەی بەخۆبینیوە ئەو ئاڵوگۆڕە بازرگانی و کڕین و فرۆشتنی کە لە بازاڕە جیاوازەکانە هەموو هەبوو دوای شەڕەکە بەڕاستی زۆر کەمی کردووە و تەنانەت ترسی لای خەڵکیش دروست کردووە تەنانەت کۆمپانیای وەکو ئێران خودڕۆ کە هەمیشە کە پشکنینی ئەکرد بۆ فرۆشتنی ئۆتۆمبیلەکانی پارەیەکی زۆری لە خەڵک وەرەگر پێشەکی هەفتەی پێش و پلانێکی تری تازەی هەبوو هەم ڕێژەی پارەکەی بە شێوەیەکی لە ساڵ هەشتایی دابەزان هەمەوەی کە پێشوازی خەڵک لە ئەو ڕێژەی فرۆشەی ئەو بە شێوەیەکی زۆر دابەزی بوو ئەمە وای کرد و نیشانەدا کە خەڵک بەڕاستی لە ئێستادا لە هەر جۆر مامەڵەیە کە ترسن و ئەمە کاریگەری داناوە هۆکارێکی تریشی کە توانم بڵێم هۆکاری سەرەکی تریشە ئەوەیە کە بانکی ناوەندی ئێران و بەرپرسانی ئێرانی لە ئێستادا هەموو هەوڵی خۆیان یاخسووەتە گەڕبەوە نەیاڵن ئەو کاریگەریانەی کە شەڕە 12 ڕۆژەکە لەسەر بوارە جیاوازەکان دایناوە لەسەر ئەم بوارەش دایبنێت چونکە بەپێی
ئامارە ئابوووریەکان و بەپێی ئەو خشتانەی کە هەیە کارناسان پێیان وایە ئەو نرخێکە لە ئێستادا لە بازار یاران بۆ دلار هەیە نرخێکی دروست نییە و ئەگەر بێت و حکوومەت ئەو دەستێوەردانەی خۆی ڕابگرێ ئەو نرخەی بەرزبوونەوەیکی یەکجار بەخۆیەوە بینەوەکو ئەوەی لە ئێران ئەوترێ فەنەرەکەی کۆکراوەتەوە بەڵام ئەگەری هەیە لە مانکانی داهاتوودا ئەو فەنەرە بەربێت و نرخی تمەن دابەزینێکی گەورە بەخۆی ببینێگە ڕووداوێکی کتوپڕ ڕوونەدا چ شەڕ بێچە ئاشتی و ڕێککەوتن بۆیە لە ئێستادا بەڕاستی بازارەکە بازارێکی دەستکردەکە کەمترین ڕێژەی ئاڵوگۆڕی بازرگانیش لە ناوخۆی ئێران بەخۆیەوە ئەبینەوە هەمومان وایە کردووە کە حکوومەت لە کۆنتڕۆلکردنی بازارەکە سەرکەوتوو بێ بەڵام لەسەر ئەرزی واقع لەسەر نرخی شتومەک و ژیانی ڕۆژانەی خەڵک کاریگەریەکە بە شێوەیەکی ترە نرخەکان ڕۆژانەوە بە شێوەیەکی بەردەوام لە بەرزبوونەوەدان و گرفتی بۆ هاوڵاتیان دروست کردو و حکوومەتیش باسکەوەکە پلانی هەیە بۆ کۆنتڕۆلکردنیەوە بابەتە بەڵام هێشتا هیچکام لە پلانەکانی بە شێوەیەکی کۆنکرێت و واقعی نەخستووەتە بواری جێبەجێکردنەوە بە چاوەڕامی بەڕاستی بزانین ئەو گوشارێک کە لە ئێستادا بۆ خەڵکی ئێران هەیە بەرەو کوێ ئەڕوات. سامان سلەیمانی پەیامنێری کورسان نیوز لە تاران هەربژیت هەمیشە هەرچەندە وەکو پامێ وەکو محلیل و شیکەرەوەیکیش لەسەر بابەتە ئابوووریەکان زانیاری زۆر باش و بەرچاوڕوونی زۆر باش بە ئێمە و بە بینەرانیژەیت هەربژیت. هەر لەسەر بابەتی تمەن بە خێرایی دووسێ شت بڵم بانکی ناوەندی لە ماوەی 3 مانگە 15 ملیار دلاری فرۆشتە بۆ پاڵپشتی بازرگانان واتە بە بەهای فەرمی هۆکارێکە هەروەها ئەوەی کە سامان وتی بازرگان ئەترسێ کاڵاو شمەک بێنێ یانەی هێنێ ڕێککەوتنەکە نرخ دابەزە ڕێککەوتنەکان نرخ بەرزەوێتەوە بۆی جارێک چاوەڕێیە کە کاتێک بازرگانیش کاڵاو شمەکی نێنا تەنها مەخزنەکانی بەکارێنە حواڵەشی نابێ خوازە سەر دۆلاری کەمترە بێ و لە ئێرانیش خەڵک پاری خستۆتە ناو ئیشوکار و یاوێتی بە خان و یاوێتی لە ناو بانکا دایناوە و بەرهێنانی پێوە کردووە قورسە خێرا دەستی بکەوێتەوە بچێت لە بازار دۆیەکە هەمومانە فاکتەرن بەڵام تاکو و پاییزی ئەمساڵ پێشبینیەوە ناکرێت تمەن بەرز بێتەوە بەڵکو ئەگەری دابەزانی زیاتەوەی کە ساماوتی فەنەر ئسپرن نەکە چۆن ئسپرنێکە نیشێنی لە پڕکە لە دەستی دەرچێ زۆر بە خێرایی ئەڕوا نەک بچێتەوە جێی خۆی بەهای تمەنی ئێرانیش لە ئێستادا لەو دۆخەیە. باسێکتان بۆ کەم لە هەولێر ڕێکخراوی کاری جیهانی و وەزارەتی کاروباری کۆمەڵاتی باوکاری حکوومەتی ئەڵمانیا خولێک وەرکشۆپێکیان ڕێخستووە بۆ 120 گەنج کە زۆرینەی کچانن ژنانن تایە بەشدارن بۆ ئەوەی کە ببن بە خاوەن کاری خۆیان بەشێک لە بەشداربووەکان ئەڵێن ئەڵێ خەونمان بە جۆرە خولێکی لەم شێوا بینی بیرۆکەی ئیشمان لە مێشک و لە خەیاڵمانە بوو بەڵام نەمانەزانی چۆن دای ڕێژین ترسمان هەبوو جێبەجێکین شەرممانە کرد بۆی ئەم جۆرە خولانە زۆر باش یەکێک لەوانە ئەڵێ تەنانەت بە پارەش وایە من نەرە هاتم چ جای ئەوەی کە ئێستا بە خۆبەخشانە ئەم خولانە کراونەتەوە سەرپەرشتیای خولەکەش ئەڵێ کە ئەم جۆرە خولانە لە هەولێر کراوەتەوە لە پارێزیەکانی تریش لە سلێمانی و هەڵەبجە و دۆک و شوێنەکانی تریش لە ئایندەیە خولی هاوشێوە ئەکرێت. خولی ڕاهێنان و پەرەپێدانی بازرگانیە بۆ ژمارەیە گەنج لە هەولێر ئەمە یەکەم خولە زیاتر لە 120 گەنجی خاوەن کار و بیرۆکە بەشدار دەبن. ئەو سودمەندانەی کە بەشدار بووینە لەو خولەی بیرۆکەی پرۆژیان هەیە بۆ ئەوەی بتوانن بیرۆکەی پرۆژەکانیان دەست پێ بکەن و لە داهاتوویەکی نزیک بە پاڵپشتی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی بتوانن ببنە خاوەنی کاری خۆیان پرۆژەیەکی بچووک دامەزرێنن یاخود پرۆژەیەکی مامناوەند. گروپی دووەمیان پێی دەگوترێت گروپی IYB ئەو کەسانێک کە بەشداری گروپی دووەم دەکەن پرۆژەیان هەیە دەیانەوێت پرۆژەکانیان فراوان بکەن گەشەی پێ بکەن. بەشێک لە بەشداربووان خاوەن پرۆژە و کاری خۆیانن بەشەکەی دیکە دەیانەوێت ئەزمون و شارەزایی وەربگرن تاوەکو ببنە خاوەن پرۆژە و کاری خۆیان لە داهاتوو. من ئامانجێکم هەبوو کە هەم حەزە هەم یعنی خولیایەکما کە ئەمیزبی هەنمەدی و جێبەجێ بکەم و ئینشاءڵڵا بەردەوامە بم و خولیاکەی من ئەوەیە کۆمپانیایەکی بازرگانی بکەمەوە لە بواری ئەجێنسی ڕێکلامی زۆر حەزم لێ ئەو بیرۆکەمە بکەمە واقع ینی بکەمە پرۆژەی خۆ بەجی بینم بەڵام زۆر سترێسم بوو زۆر مشەوش بووم هەر فکر ینی هەر نەمزانی چۆن پلانەکە دانێم لە بۆ ئەو پرۆژەکەی خۆم زۆر پێویستیم بەو خۆڵای هەبوو حەزم لێ بوو ینی هەگر بە پارەش باە هەر دەمەویست
ینی خۆلەتی ئەو هابی کەما تا فێر بم چۆن پرۆژەی خۆ بەجی بێنم بۆ کەسانێک کە تازە قۆناغی ئامادەیان تاوا کردو یاخود بۆ دەرچوانی زانکۆ هەر کەسێک ئامانزی هەبێت لە داهاتوودا گرینگە و هەروەها ئەوەندەی کە دیقەتم داوە زۆر باشن لەگەڵ ئافرەتاندا ڕێژەیەکی زۆری ئافرەتانیش بەشداریان کردووە کە ئەوەش دەبێتە هۆی ئەوەی ئافرەت ڕۆڵێکی گرنگی هەبێت لە کۆمەلگادا و هەروە شانبەشانی پیاوان. بیرۆکەی من بیرۆکی پرۆژەیەکی کوچووکاڵیە و دەگەێتەوە سەر قالبی ئاژەڵداری مندا لە خەڵکی شەقلاوم لە شەقلاوە دادەنیشم لەوێ شوێنم هەیە و نزیکەی ساڵێکە ئەو بیرۆکەیم هەیە و بەڵام پێویستم بۆ و زیاتر زانیاری کۆ بکەم و زیاتر فێر ببم چۆن دەست بە پرۆژەکەم بکەم. ئەم خولە لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەیی وەزارەتی کار و ڕێکخراوی کاری نێودەوڵەتی و پاڵپشتی حکوومەتی ئەڵمانیا کراوەتەوە و بڕیارە ماوەی 10 ڕۆژ بەردەوام بێتن و لە داهاتووش لە پارێزگاکانی دهۆک و سلێمانی هەمان خول بکرێتەوە. قارەمان زۆهر، کورسات نیوز، هەولێر. بەهۆی دواکەوتنی موچە و قەیرانی دارایی بازاری خانوبەرەی هەرێمی کوردستان سست بووە. بەشێک لە شارزانی بازار ئەڵێن ئەمە دەرفەتێکی زێڕینە بۆ وەبەرهێنان و کڕینیەکەی نیشتەجێبوون. هاوڵاتیانیش دوودڵن، قەلەقن، کایە کاتێکی باشە بۆ کڕینی زەوی یا خانوو یان یەکەی نیشتەجێبوون یاخود یەکەیەکی بازرگانی یان ئەگەری هەیە بازار زیاتر دابەزێ. ئێستا کاتی فرۆشتنە، هاوڵاتیان زۆر پرسیاری ئەم بابەتاکەن. کامیان گونجاوە؟ هەمووانی تووشی دڵڕاوکیە کردو بە تایبەتەوانی کە خوازیارن لە بازاری خانوبەرەیە کڕین بکەن فرۆشتن بکەن. بارودۆخەکە وای کردووە جۆرێک لە ناجێگیری و نادڵنیاییان هەیە کە ئایا کامیان گونجاوە بۆ ئەوەی کە بتوانن وەبەرهێنانی تیا بکەن. لەگەڵ کەسێکی زۆر شارەزا لە بازاری خانوبەرە و ئەقارات قساکەم کەویش بەڕێز عەلی ئیبراهیم شارزای بازاری خانوبەرەیە لە هەولێر هەمیشە قسەکانی بە هەند وەرەگیرە لە بازاری خانوبەرە. کاک عەلی سڵاو لێبێ، بازار چۆن بوو ئەمڕۆ بۆ تایبەت ئەم ماوەیە؟ سڵاو ڕێز و خۆشەویستیم هەیە لە بۆ بینەران و ستافی بەڕێوەبەرانی کەناڵی کورسات. زۆر سپاس. بازار ئەمڕۆ چۆن بوو کاک عەلی ئەم ماوەیە بە تایبەت ئەم هەفتەیە ئەمڕۆ؟ بە شێوەی گشتی بازاری عەقارات، سێکتەری عەقارات بە هەستیارترین بازار دادەندرێ بەراورد بە سێکتەرەکانی تر. هەر کاتێک هەواڵی خۆش هەبی بازار جوولەی بەخۆ دەبینێت و لە کاتی بوونی هەواڵی ناخۆش بازار تووشی سزبوون دەبێت. ئێستا نرخی خانوبەرە و یەکەی نیشتەجێبوون چۆنە؟ هیچ گۆڕانکارێکی بەسەر هاتووەتوانین بڵین نرخیان دابەزیوە شتێک هەرزان بوون و ئەم قۆناغێکی ئێستا بازاری خانوبەری هەرێمی پیاتێپەڕەبێ بۆچی باشە؟ خەڵک تایە بفرۆشێ یاخود تایە بیکڕێ؟ بە شێوەی گشتی لە ئێستادا کاتی گونجاوە لە بۆ ئەو کەسانەی کە بیانەوێ وەبەرهێنان بکەن لە هەموو بوارەکان سێکتەرەکان دەرفەتی باش هەیە لە وەبەرهێنان، چ لە زەوی، چ لە شوقا، چ لە خانوو، چ لە ڤێلا. بەڵام کاک عەلی خەڵک ئەڵێ من ئەگەر بیکڕم ترسیەوەم هەیە نرخ دابەز یاخود پێشتر کڕیم و ئێستا نرخ دابەزیوە. زەرەر هەیە لە موڵک و لە بازاری ئەقاراتە؟ خەڵک ئەگە بیکڕێ زەرەری گەورە ئەکا؟ هەموو کات وەبەرهێنانی عەقاری دوو باڵی هەیە، باڵەکیان مەترسیە، باڵەکیشیان دەرفەتە. ئەگەر بە شارەزایی بە چاوساخی بە ڕاوێژ بکڕی وە سەبری لەسەر بگری و ئامانجت هەبی قازانج دەکەی و بە نەشارەزایی بە پەلەپەل بکڕی ئامانجت نەبی پلانت نەبی بە دڵنیایی زەرەر دەکەی و مفلیس دەبی. وەڵا دووسێ شتی زۆر باشە پێوتین کەوانی موڵکە کڕن ئەبێ سەبریان هەبێ پەلەپەلیان نەبێ و ئارام بگرن و چاوساخی باشیان بێ. بەڵام خەڵک لای کوێ موڵک بکڕێ؟ متمانە بە کوێ بکە؟ ئەگەر سەبریشی هەبێ و پەلەپەلیش نەکە کوێ هەڵبژێرە بۆی موڵکێکی باشی بۆ بدۆزێتەوە یان چۆن موڵکێکی باش جیا بکاتەوە لە موڵکێکی خراپ یا بە قیمەتەکانیان وەستمۆیە کە زیاتری پێنەیە لە سەری ڕۆژ؟ بەڵێ دوو
چەند نهێنیەک باز دەکەین لە کڕین و فرۆشتنی مولک. دائیمەن لە مولک باسی ئەوە دەکرێت کە مووقع بەڵام کەم کەسێ بپرسی مەبەستیە لە مووقع مەبەستمان ئەوەیە کە ئەو شوێن نەبی کە لە چەقی بازار نزیکە. بە نمونە لە شاری سلێمانی چەقی بازار چێن دەرا بە نمونە دەبی دیاریکەی بەردەکی سەرا لای بەردەکی سەرا لە هەولێر قەڵایە. ئەوە یەک لە پێوەرەکان ئەو مولکە چەند نزیک بی لە مەرکەزی شار ئەوە خاڵەکی دروستت هەڵبژاردێ لەوە بەرهێنانەکەت. دووەمیان ئەو شوێنانە هەڵبژێری لە کڕین و فرۆشتن کە تازەنە گەنجن، بە نمونە ئەو شوێنانەی کە تازە خزمەت گوزاریان لە بۆ دەسی، ئەو شوێنانەی کە لە پلانی شارەوانی نە خزمەت گوزاریان لە بۆ بچی لە مووقع ئەو ئەگەر بتەوێ قازانجی زۆر بکەی لە ناو چەقی شار پارەکەت دەپارێزرێ، زەرر ناکەی لە بەردەچی سەرا دەوروبەری مرکزی شار بکڕی. بەڵام لە شوێنانەی کە گەنجن تازە خزمەت گوزاریان لێ دەچی لەوێ پارەکەشت دەپارێزرێ و نرخشی بەرز دەبتەوە. کاگەلی وەڵا شتێکی زۆر باش پێێتی مەبەستی ئەو زەویانەیە کە ئەکەونە دەرەوەی جادە سەرەکیەکان بۆ نە دەرەوەی 60 لە سلێمانی یا دەرەوەی 150 لە هەولێر کە خەدەماتیانێ ئەوانە قازانجییان باشە گەر خەڵک بیکرێ ماوەی کە نرخیشیان بەرز بۆتەوە هۆکار چێ نرخی ئەو زەویانەوە بەرز بۆتەوە؟ ئایا بەرزبوونەوەیکی فەیک و ناڕاستە یاخود واقعیە خواستی لەسرە؟ بەڕاستی مولک ئەگەر بزانی شوێنەکەی تەحدیدکەی کە باسمان کرد ئەگە بتەوێ خێری لێ بکەی دەبێ ئەو شوێنانە هەربژێری کە پڕ نەبووە، یعنی تازە سەرەتای خزمەت گوزاریانە، بەڵام لەوێن دەریش گرینگە ئایا زەوی پێشحەدیقە هەردەبژێری یا زەوی تیجاری هەردەبژێری، چ جۆرە مولکەکی هەردەبژێری، چ واجهەکی هەڵدەبژێری. کڕینی مولک هەمووی خێری تێدایە بە مەرجەک جوان هەڵی بژێری و هەروەها ئامانجت دیارکەی. کەسە کە دێتە کنە من پێی دەرێم ئایا ئەو مولکە دەتەوێت خانی خۆتی لەسەر دروستکەی یان دەتەوێت بیهێلیەوە لەو قازانج و هەروە لێی دەپرسم چەند توانای سەبرت هەیە، ساڵێک 2 ساڵ 3 ساڵ نهێنیەکی دیدەوە بەرهێنان، چەند ماوەی وەبەرهێنانەکە درێژتر بی قازانج زیاترە و نهێنیەکی تر لەوە بەرهێنانی زەوی وزار چەند پرسیار بکەی ڕاوێژ بکەی بە کەسی پسپۆر مەترسیت کەمترە، بەڵام چەند خێرا بڕیار بدەی و پەلەپەلی بکەی مەترسی قۆڵبڕین و فێڵ زیاترە. کاگەلی بازار پڕ بووە لە نووسینگە و کۆمپانیا عقارات، پڕ بووە لە خەڵکی زۆریش وەکو ڕاوێژکاری عقارات، تەنانەت ئێستا سۆشیال میدیاش هاتوۆتە سەر کامێرەی کە بینین و دەستێگەڵێ ئەمە ئێرە وایە و بایی ئەوە نێ و تەنان نووسینگەشی نییە و کەسانە. ئێمە متمانە بەکوێ بکەین یاخودە و کەسانی کە لە بازاری عقاراتە ئەیانەوێت کار بکەن چۆن ئەزمون پێیا بکەن، ئەتوان چ ڕێ بگنە بەر هیچ ئەکادیمیایەک شوێنێکەیە خەڵک تەجروبەی لێ وەربگرێ؟ وەڵا لە هەرێمی کوردستان خەڵکی شارەزا زۆرە، بەڵام زۆر پێوەەر هەیە لە بۆ هەڵبژاردننی کەسێکی ڕاوێژکار. یەک لە پێوەرە مهمەکان ئایا خەڵک خێریان لە دەستی ئەو کەسە بینیوە، ئایا ئەو کەسە توانیوێتی ڕێی خێر بە خەڵک پیشان بدا، ئایا ئەو کەسە توانای هەیە شیکردنەوە لە بۆ ئایندەی عقارات بکە، ئایا ئەو کابرایە دەتوانی مولکی گران بەها بفرۆشی، ئایا ئەو کابرایە بەرهەمی ڤیددیۆیی نووسین کتێب هەیتی، ئایا ئەهلی بازار شایدی پاچی شەفافێت و دڵسۆزی و خەمخۆری لە بۆ دەدەن. ئەگەر کەسەکە بەس سەعاتێک بپرسی دەتوانی بگاتە ئەوەی ئایا چێ لە بازار ڕاوێژکارێکی متمانە پێکراوە یاخود کەسێکی فەیکە نادروستە. باش ئێشتا کاگەلی بازار ئاڵنگاری و کێشەی تیاماوە، مەترسی تیاماوە، خود زۆرتی مەترسی ئێستا لە بازاری خانوبەریا چییە کە ئێستا هەبێ و
ئێمە وەکو مەترسی و ئاڵنگاری لە بەردەم خۆمان نابیبینی بە شێوەی گشتی لە هەرێمی کوردستان لە ماوەی 20 ساڵ نزیکەی 131 پرۆژەی نیشتەجێبوون تەنها لە هەولێر دروست کراوە یعنی عفەن لە کوردستان 131 پرۆژەی نیشتەجێبوون دروست کراوە کە 128,542 یەکەی نیشتەجێبوونە دەستەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بەڕێوەبەراتی هەیە لە سلێمانی لە هەڵەبجە لە هەولێر لە دوهۆک کاری گەورەیان کردیا دەستکەوتی گەوریان بەدەستی نایە و توانی ویانە وەبەرهێنانی ناوەخۆیی بیانی بەگەڕ بخەن بەڵام وەکو هەموو سێکتەرەکانی تر پێویستی بە ئەبدەیت و نوێکردنەوە هەیە و پێویستی بەوەی هەیە سوود لە ئەزمموی سەرکەوتووی وڵاتانی تر وەربگرن هەرێمی کوردستان گەورەترین دەرفەتی وەبەرهێنانی عەقاری تێدایە بەڵام پێویستی بەوەی هەیە ژێرخانێکی یاسایی ئابووری بەهێزی لە بۆ دروست بکرێ و بە تێڕوانینی من زۆر گرینگە جگە لە سێکتەری عەقارات هاوتەری ئیتیمان بە سێکتەری پیشەسازی گەشتیاری کشتتوکاڵی بدرێ و هەروەها ژێرخانی ڕێگاوبان و ئاو کارەبا باشتر بکرێ و هەروەها بتواندرێ بانق بێتە پێش پارەداری بکە تەمویلی پرۆژەکان بکە و هەروەها کۆمەڵک یاسا گرینگە دەربچیتن لە بواری وەبەرهێنان لە بواری ئابووری پاڵپشت بی لە بۆ ئەوەی ئەو بەرە پێشچوونانە باشتر و خێراتر بن. کاک عەلی باسی ئەومان کەسە بارودۆخی بازار چۆنە هەندێک پێشنیار و ڕاستپاردەی باش پێوتین ئایندەی بازار چۆنە دەرفەتەکان چۆنن ئایندەی بەرەو کوێ ڕوا بەرەو هەستانە و گەشەکردن وەڵا بە شێوەی گشتی لە ئێستادا بازاری زەوی زۆر باشە خانووی سفر زۆر باشە کۆمەلگای بازرگانی ئۆفیس مەکاتیب دوکان ئەوانەی کە دروست دەکرێن خێری زۆری تێدایە تەنانەت کرێ لە هەولێر بەرامبەر بە شاری ئەبوزەبی لە هەولێر کرێی ئۆفیس و دوکان بەرزترە و پرۆژەی سناعی ئێستا ڕەوازی زۆر لەسرە و هەروەها ئەو زەویانەی کە لە دەوروبەری شارەکانن ساڵانە سەتادە بەهایان بەرز دەبتەوە زەوی کشتتوکاڵی ئەگە تاپۆبی دەرفەتی باشی وەبەرهێنانی تێدا هەیە بە شێوەی کوردستان بە هەموو شارەکانی بەهۆی ئەوەی ناوچەکی ئارامە پێکەوە ژیانی تێدایە بەرەو دەرفەتی وەبەرهێنانی گەورە دەچی ئەگەر حکوومەت دەستەی وەبەرهێنان هەندێک کەم و کورتی هەیە چاچیان بکە وەکو ڕێگاوبان ئاو کارەبا هەندێک یاسای تایبەت بە ڕسومات و باج و ئەوانە. کاک عەلی من زۆر چێژم لە گفتووەکەمان بینی یەکێک بوو لەو چاوپێکەوتنانی کە زۆر بەرچاوڕوونی باشیانە لە سێکتەری خانوبەرە بەڕێز عەلی ئیبراهیم شارەزای بازاری خانوبەرە لە هەولێر زۆر سپاس کە ئەمیوارە لەگەڵمان هەبووی. کەمتر لە 24 ساعتی ڕابردوو ڕووداوێکی گرنگ لە ئەمریکا بوو کە کاریگەری لەسەر ئابووری جیهان دروست کرد بوو ئەویش نرخی سوودی بانکی ئەمریکا بوو کە بۆ جاری پێنجەم لەسەر یەک بە جێگیری هێڵدرایەوە دوای کۆبوونەوەی ئاسایی یەدەگی فدراڵی ئەمریکا نرخی سوودی بانکی بە ڕێژەی لە 4.5 بە جێگیری ماوە لە کاتێکدا سەرۆکی ئەمریکا فشاری زۆری لە جۆرم پاوڵ سەرۆکی ئەنجومەنی یەدەگی فدراڵی دەکرد بۆ کەمکردنەوەی کەمێک پێش ڕاگەیاندنی بڕیارەکەش ترەمپ ڕاگەیاند کە پاوڵ ڕێگرێت لە کەمکردنەوەی سوودی بانکی و گەشە و بوژانەوەی ئابووری ئەمریکا و جیهان. ئالێرە باسێکی سوودی بانکی ئەمریکاتان بۆ وەکەم کە کاریگەری گەورەی لەسەر ئابووری جیهانەیە سەرەتا با پێتان بڵێم لە 29 لە یەکەم کۆبوونەوەی ئەم ساڵی یەدەگی فدراڵی ئەمریکا سوودی بانکی بە جێگیری هێڵدرایەوە کە لە 4.5
بە وەرگرتن لە 4.25 هەڵ ئاوسان پێوەرێکی زۆر گرنگە کە ئەم سوودی بانکیە نرخی سوودی بانکیە بابەزێنرێ یاخود بەرزکێتەوە هەڵ ئاوسان لە 102.7 یەکێکی فیدرالی ئەوێت تەنها لە 102 بێ بۆیە ئەگەر ئەوە ڕوونەیە قورسە ئەم دابەزینانە ڕووبە ئەمە بەمانە ئەوەی نرخی کاڵا و شمەک لە 102.7 گرانە بێ ئەچێتە سەری ئەگە بە $100 بێ بە $102.70 ئەوانیانێت $102 بێ بێکاریش لە 104 کە کاریگەری هەیە نرخی سوودی بانکی بەرزکەرەوە بێکاری زیائەکە نرخی سوودی بانکی دابەزێنە بێکاری کەمەکە لە 19 سێژ لە کۆبوونەوەی دۆم بەجێگیری هەڵایە لە 75 باماشەوە لە 6 باماشەوە لە 37 ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەی گرنگە بوو پێشبینێکرا تر ئەم زۆر فشارێ کرد ئەم سوودی بانکی لە 104.5 بێت بۆ لە 104.25 بەڵام هەر بە سەرسەختی پاوڵ هێشتیانەوە ئێستا کۆبوونەوەی حەڤەی نۆمان هەیە کاگەری دابەزاندنی هەیە 29 دە و دەی 12 باماشەوە ئەوانیش ئەگەری دابەزانێت چکە جێم پاوڵ خۆی وتێتی لە 2025 دووجار ئەگەری هەیە ئێمە سوودی بانکی کەم بکەینەوە جا چ کاریگەرێکی بوو بە خێرایی بە کاریگەریەکانتان پێ بڵم کە هەر ئەو پیاوە ڕیش یاخود سەرماش و برنجیە یێتە سەر شاشە هەروەتی سڵاوتان لێبێ ئیتر باردۆخی بازار هەمێ گۆڕێ زێر دابەزینی بە خۆبین ئەگەر سەرنج بن لێرە ئەمە کاتی کۆبوونەوەکانی یەدەگی فیدرالی ئەمریکا سری ئەو دابەزینە گەورەکەن کە بۆ زێر ڕوویاوە سەر ڕاوی کە دوایەوە کەمێک بەرزبوونەوەی بە خۆبینی بەڵام هێشتا نەگەیشتۆتە ئاستی پێشووی خۆی بە هەمان شێوە زیویش سەرنجی دابەزینەکەی بن کە ڕوویاوە لە کاتی کۆبوونەوەکانی یەدەگی فیدرالی چاوەڕوانی بۆی کە سوودی بانکی کەم بکرێتەوە یاخودنا بە جێگیرهێشتنەوەی لە بەرژەوەندی زێر و زیو نەبوو بە کاتی بەڵام بۆ دوورمەودا هەردووکیان ئەگەری بەرزبوونەوەیانە کە ئۆنسەیەک $36 ئۆنسەیەک زێڕش $3307 بەنزیکەی هەردووکیان ئەگەری هەیە بەرزبوونەوە تۆمارکەن یۆرۆ و پاوەنیش بەماشەوە دابەزین تەنها ئیندێکسی دۆلار بەرزبوونەوەی بەخۆبی بێگومان ئەمریکا ئابوورێکی گەورەیە و کاریگەری لەسەر هەموو جیهان دروستەکە مەژێکێک لەو بابەتانی کامیشە بەکارێنێ بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتان هەبێت